بەناوی خوای گەورە و میرەبان ئەزیزانم دایک و باوکە بەڕێزەکان سڵاوی خواتان لێبێت کۆبوونەتەوە بۆ کارێکی پیرۆز بۆ ئیشێکی پیرۆز بۆ شتێکی پیرۆز کە تەسەورەکەم تەنها بۆ ئێستا نەبێ بۆ داهاتوو بێت عادەتەن پەروەردە وەکو شتەکانی کە نییە زۆر شت هەیە بۆ ڕابردووە زۆر شت هەیە بۆ ئێستەشە ئەو چێشتونانی کە ئەمڕۆ لێنیت ئەو جلوبەرگەی کە ئێستاکێ لەبەرتایە ئەو سۆپا و هیتەری کە ئێستا ئیشەکات ئەو کەیف و سەڵتەنەتەی کە ئەمڕۆ دەیکەیت ئەو سەفر و سیاحەی کە ئێستا دەیکەیت عادەتەن هەمووی بۆ ئێستا و بۆ ئەو کاتەیە کە تیایدای جگە لە پەروەردە نەبێت کە شتێکە بۆ داهاتووە عولەمان دەڵێن هەر پارەیە کە سەرفی دەکەی ئێستا زۆرینەیان ناتوانین بڵین هەمووی بەس زۆرینەیان بۆ ئێستا و بۆ کاتێکی زۆر کەمە بەڵام تەنها ئەو هیلاکی و ماندووبوونەیە پەروەردە بۆ ماوەیەکی زۆر زۆر ئەڕوات بۆ 20 ساڵ بۆ 30 ساڵ بۆ 40 ساڵ قورسە منداڵێکی ئاوا هەموو بەیانیان یەک باوکی بیگەێنی و سەعات یەکیش بێت بە شوێنێ قورسە منداڵێکی ئاوا هەموو بەیانێک دایکی لە سەعات 6:30 و 7 خنەخنی بێتە تا خۆی کۆکاتەوە تا نانی چێداتێەوە تا جلوبەرگێکاوە تا سەعات 8 چارەکەم 8 ئەکاتە ناو تەکسیەکەەوە بەس دڵنیاتەکەم تۆ ئێستاکی خزمەتەکەیت لە داهاتووە پیاوەکەی لە پەنایە حەسێتەوە تۆ ئێستا خزمەتی دەکەیت لە داهاتووە مێردەکەی لە داهاتووە خەسوو غەزووری لە داهاتووە کچ و کوڕەکەی دەحەسێتەوە ئەگەر تۆش خۆت بڵێ وەڵی ئۆخەیم لە دایک و باوک نەکرد ئۆخەیم لە منداڵ نەکرد بەس دڵنیام بۆ جیلی داهاتوو زۆر باش و چاک و مەزبوط لە گوگل کە وشەی پەروەردە لێ دەی زۆر جار ئەکشن هێنێت ئەتێ بڵێ پەروەردە ماناکەی چییە زۆر جار وشەی ئەکشن هێنێت نەک زۆر جار بس هەندێک جار ئەکشن یعنی کارکردن و گوگل مستەر گوگل ڕەبی خواز زایبەت و قسەکەشی ڕاست پەروەردە پێویستی بە کارکردنە بەبێ کارکردن ئیش ناڕوات یعنی شتێک نییە هەروە بەڕێ بکەیت ئافرم بۆ باوکەی کە ئەمڕۆ وجودی هەیە ئافرم بۆ دایک و باوکەی هەردووکیان ئەمڕۆ هاتوون نەیوتۆ تۆ بڕۆ بزانە چی ئەڵێ نینە نوکتە ئەڵێن گۆرانی عەزیز وەیسی ئەڵێن دێین باسی پەروەردەک مەفروزە هەردووکی بێت ئەمڕۆ قسەکان هەندێکی شمولی دایکەکات هەندێکی شمولی باوکەکات کەمە لە مەکتەبە من معاناتمە لەگەڵیا لە کۆڕ و سیمیناری مزگەوتە لە قوتابخانەی ئەهلی لە دایانگەمان هەیە باخچەمان هەیە جارێکەمەڵێ مناڵی من باشە چی پێویستەکا بە کۆبنەوە دووەم باوکەکە بە حساب لە ڕاوە دینارە ئەڵێ تۆ بڕۆ بزانێت چی ئەڵێن ئێوارەویش دێتەوەڵە چی وت وەڵا زۆریان و توزانم ئەویش یەکسەری بەردێ داخەڵە چایەکە تێکەومانەوە هیچ ئیسفادەمان نەکرد نەمانتوانی ئەو پەیامی کە گرنگە بە باوکی بگەێنین یان بە دایکی بگەێنین وە تەسەوری شەکەم لە مەجلیسێ حەز ناکەم حراستان کەم تەسەورەکەم هەبێ پور بێ هات بێ بە ناوی دایکەوە تەلەفۆنی بکردوێ باوانە نەشەوە ئێستا بیرم کەوتەوە میوانم هەیە تۆ بڕۆ بزانە چی ئەڵێن جایان پورە یان بەڵای لە شوێنێ بووم بۆ خۆشەی گەرمۆ داپیرەیەک هاتووە بە تەمەن هەی تقریبا 69 ساڵ بۆ 70 ساڵ دایە بۆ هاتی وەڵا بۆ کوڕە زازاکەم نازان بۆچی ئەوە ئێدایە تۆ کوایە و تو سەماعەت لە گوێچکایە وەڵا هەر حەزم کرد خۆشە هاتووە و تیانە بڕۆ بزانینە باشە زۆر باشە غیاباتمان وەرگر بەس بەڕاستی پەروەردە پێویستی بە ئەکشنە زۆر باشە لە شوێنێکی ترەوە کە لە گوگل دەنووسی پەروەرداڵە ئیجوکیشن یعنی فێربوون بەڕێزە بە زمانی ئینگلیزی یعنی فێربوون کاتە ڕاستە ئێمە لە کوردی هەرەڵین پەروەردە بەس ئینگلیز زۆر ڕاستەکە پێویستی بە ئیجوکیشنە پێویستی بە فێربوونە پەروەردە هیچ شتێکی تر نییە پێویستی بە فێربوونە احتیمالە بڕوانامەشی هەبێ بەس پەروەردەی نەبێت احتیمالە حافظ قورئان بێ بەس پەروەردەیەکی باش و چاک و مەزبوط نەبێ گەر فێر نەبوو بێت و استفادەی لە تەفسیرەکەی و استفادە لە سەبەب نزولەکەی نەکرد بێت احتیمالە قیراعاتی هەمووی باش بێت بەڵام ڕەنگە پەروەردەیەکی باش و چاک و مەزبوطی نەبێت احتیمالە خاوەن 5-6 مناڵ بێت پێم ناخۆشم قسەیەکەم تاش احتیمالە کچی بەشوو بێت کوڕی بەژن بێت بەس هێشتا پەروەردەیەکی باش و چاکی نیە پەروەردە پێویستی بە فێربوونە جا من لە تۆی وەرەگرم تۆ لە منی وەرەگری هەردووکمان لە مامۆستایەکی وەرەگرین هەر هەمومان بۆ نمونە مەسەن لە خەڵکێکی چواردەوری وەرەگرین لە کتێب وەرەگرین لە بەرنامە وەرەگرین لە تەلەڤیزۆن وەرەگرین لە ئەزمون وەرەگرین بۆیە پەروەردە پێویستی بە فێربوونە تکایە کا ئیشی لەسەر کە کاری لەسەر کە تۆک و دایک پەروەردەی منداڵی ساوا جیاوازە منداڵی 1 ساڵ جیاوازە ئینگلیز بە ئینگلیزی خۆی جای کردوێتەوە ئەڵێمەیان فیتەسە ئەمەیان بەیبیە ئەمەیان چاڵدە ئەمەیان ئەدۆڵسنتنتە ئەمەیان بۆ نمونە ئەدەڵتە ئەمەیان بۆ نمونە مەسەن هەر یەکەی اینجا بێتە ئێڵدەرلی هەر یەکەی بۆ خۆی فایلی جیاوازە ئێستا لە کتێبە دەروونناسیەکانە کە لە باسی پەروەردە دەکات دەروونناسی مراهق جیاوازە دەروونناسی منداڵ جیاوازە دەروونناسی بۆ نمونە مەسەن پری سکول کە کاتە تقریبا 4 ساڵ تا 6 ساڵ جیاوازە
طبیعەتەکەی جیاوازە، ئوستوبەکەی جیاوازە، کەسایەتەکەی جیاوازە. بۆیە ڕەنگەم سمینارێمە هەندێک شت باز بکەین، بەس پەیامەکە ئەوەیە و ئەم کۆبوونەوە بۆ ئەوەیە کە دەبێ فێر بین، دەبێ فێر بین. دایەجان تو دوو سێ مناڵت خستۆتەوە زۆر باشە، ماشەڵڵا مطبەق و مساعید مطبەقت هەیە، بەس زەحمە نەبێت چەند کتێبی پەروەردەیت هەیە. ئەوە گرنگ و موهیمە. چەند کۆڕ و سیمیناری پەروەردەیی بەشداریت کردووە، چونکە پێویستی بە ئیجوکیشنە، پێویستی بە فێربوونە. دیسان ئێڵێمەوە ئەشێت دارێک لە پێش ناومانە بێت، بەڵام لە بواری پەروەردەیە شارەزا نەبین. ئەی ئەوە نییە ئەی بینم ساری لیکسزی پێ و قوتوی بیبسێکە لە سەجادە فڕێدا. ئەوە نییە ئەی بینم بۆ نمونە من ئەیناسم وەرە و زانکۆ چینیان، یان وەکو من مامۆسای زانکۆیە، یان بۆ نمونە موعیدە ئەی بینم جگەرەکە لە ناو حەوشەکە فڕێدا. ئەوە نییە ئەبینم بۆ نمونە مەسەکەواتە هێشتا پەروەردەیەکی باش و چاک و مەزبوطمان نییە و نەمانتوانێت بتوانین سەرکەوتوو بین بە جوانی و بە مەزبوطی. بۆیە کتێبێکەیە بە ناوی سەردەمی هەڵەکان، کتێبێکی نایابە گە تاقەتانەوە بیخوێن و بە کورت و مختصرم کتێباڵێ ئێستا سەردەمی هەڵەکان. بەڵێ پیاو هەڵاکە، ژن هەڵاکە، مناڵ هەڵاکە، سەردەمێکی زۆر ناخۆشە. بەڕێزان من بە مناڵی ئەگەر باسی کە مەسەن لە هەندێک شار و مەملەکەت بووین، یعنی ئاوە فایلی خۆم لێ دەمەوە بە درێژایی 18-19 ساڵ جاری وای لە قەزا و ناحەیەک بوومە، بیرم ناکەوێتەوە لە مەجلیسیا گوترابێ وەڵاوە ژنەکەی خیانەتی لێ کردووە، یان پیاوەکەی خیانەتی لێ کردووە. ئێستا زووزووی بیستی لە مۆزەفەکانت، لە کارمەندەکانت، لە کەسەکانی نزیکت، لەوەی کە زووزوو دێت، کەواتە سەردەمی هەڵەکانە. بۆ لەبەرەوەی ئێستا هەڵەکان بە ئاسانی دەکرێت. ئێستا مۆبایل هەیە، ئێستا سۆشیال میدیا هەیە، ئێستا تۆڕی کۆمەڵایەتی هەیە. جارانی ئافرەتێک ئەگەر بچوایەتە دەرەوە و بچوایە سوچ و قونجبنێکی بدۆزێت و اینجا هەڵەیە کرد. ئێستا هەتا لە ماڵەوە بێت چانسی هەڵەکردنی زۆرترە بێت. تۆی پیا و بزانی چۆن ماڵ و خێزانی خانوادی خۆت گرتووە. جارانی پیاو ئەبوایە لە شوێن و مەکانێکە و ئەگەر لەگەڵ ڕێز ماوانی کە بە تەمەن ئەزانن، ئەگەر بە تەمای بێناموسی بواە لێرەوە گڕگڕ سواری سیارێ بواە بچوایە بۆ بەغا ئەگەر بەرەڵایەک فەسادێکی بکردە. ئێستا هەر لە شارەکەی، لە شەستەکەی خۆت، لە سیەکەی خۆت، لە گەڕەکەکەی خۆت، لە سیتەکەی خۆت، بەداخەوە لە مارکێت و مینی مارکێتەکە لە هەندێک شوێنی تر. بۆیە سەردەمی هەڵەکانە. پێویستمان بە تۆزێ کاریگەری باشتر و چاکتر و مەزبوطترە و پێویستمان بە وزە و توانایە ئەگەر نا لەم سەردەمی هەڵانەیە زوو ئەیدەین بەدەستەوە. وتانێ خۆتان دیقەتە دەن زۆر جار کەسەکاڵی تەسەورم ناکرد ئەو کەسە ئاوا بکات، لە ژێرەوە ژێر بە ژێر وا بکات. تەسەورم ناکرد ئەو ئافرەتە ئاوا بێت تازە بە تازە فایلێکی کۆنی زانکۆی زنوو کاتەوە لەگەڵ پیاوێکە، یان پیاوێکە خاوەنی سێ چوار مناڵە فایلێکی کۆنی زنوو کرد بێتەوە کە هیچ چەندین ساڵ پێش ئێستەیە. کتێبێکی هەیە بە ناوی ڕوحی پەروەردە. ئەڵێ ئێستاچێ پەروەردەکان زۆر جار سەطحیە، ڕووکەشە. دەبێت ڕوحی پەروەردەکان زۆر باش و چاک و مەزبوط بکەین. ژنی هێناوە خاوەن سیارە و ماڵە، بەس لە ڕوحی ژنهێنان تێگەشتویت؟ مناڵی خستووەتەوە زۆر باشە و لە مەجلیس ساڵە سیانم هەیە، دوانی کوڕ و دانێ کچک بە خۆشی بێ ئیشەڵا ماشەڵا زۆرت هەیە، بەس ئایا لە مناڵ خستنەوە، لە ڕوحی مناڵ خستنەوە تێگەشتویتە؟ ئەڵێ بە تەمای ژنی دووەمم زۆر باشە، بەس ئایا تێگەشتویتە لە یەکەم، لە فایل و لە فۆڵدەر و لە مناڵ و لە ژیان و لە گوزەران؟ اینجا بڕۆ بکەواتە سەرەکەی پەروەردە. لێرە ئێستاکێ بۆ نمونە ئەو مەنهەجە مەنهەجی ئینگلیزیە، ڕاکە. ئەوە ئەهلیە وایە و نازام چی فلان و فیسار و ناوێکی ئەجنەبیشی پێوەدەن، ڕاکە. بەس ئایا ڕوحی پەروەردە بە جوانی و مەزبوطی لە هەموو شوێنێک دەکرێت؟ بۆیە دەبێت زۆر ئاگادار بین. ڕێم کتێبەوە دەمانەوێت بە هەمومان بیڵێن، دەڵێن دەبێت ڕوحی پەروەردە بێت مەزبوط و چاک بێت، عەقلی، بیرکردنەوەی، بیر و هۆشی، هەستی نەستی. پەروەردەوەیە لەم مناڵەوە حەزێکی بۆ دروستکەن، بەس حەزێکی دینداری، حەزێکی باش، حەزێکی چاک. پەروەردەوەیە کار لەم منداڵەوە لەم تەمەنەوە فێری حرام و حەڵاڵی بکەین. چونکە گەورە بوو سەتەرەبەی زانکۆ، منم بەیانێ لە زانکۆ بووم، باسی جگەرەمە کرد و زیانەکانی جگەراگام لەم هەنیشان پێکەنی، هەبەجددی پێکەنێ و قەشمەری بۆ زاکەتێ. تاکیدی شماڵێ دوای مناڵە چی مامە بەخە با بۆ خۆی بڵێ لێدە مامە دانێک سپێشەڵم بەرێ بە هەر بە خۆشی ئەمە بیخۆێنە ڕێک دوای محازەرەکەی من. ئەوە دەبوو لە مناڵیەوە فێر بکرێ. وەرنەو محازەرەکەش زووزووەم و چی منە کوڕە جوانەکانم کێشن مەسەلەی حرام و حەڵاڵ ئەوە شتێکی ترە خۆتانە سەری بخوێنەوە، من ئەمە زیانەکاتی چونکە زانم تازە بە تازەبی حرام و حەڵاڵ لە مناڵیەوە فێر بوو بێ. اینجا بۆ باش و خراپ، اینجا بۆ چواردەوری، اینجا کە بۆ هەموو ئەوانەی. بۆیە دەبێ ئاگادار بی، وریابیت. زۆر جا بۆ خۆشی گەڕامەوە، زۆر جا لە زانکۆی بینم تەلەبەیەک دێت لە ئەوە قسەی لەگەڵ من پرسیارێ بکات، دوایی کە ناچمە دەرەوە یان لە دەرگاکەوە سەرەکەم جگەرەکەی بەدەستەوە بۆ لە لێواری پەنجەرەکە دایناوە. تەسەور کە ئەو نیو جگەرەیە پێ حەیفە بەفی ڕۆ بچێ،
لە لێواری پەنجەرەکە دایناوە تا هاتووە مەنزەمەیەکی لە من وەرگرت و یان پرسیارێکی لە من کردووە دوایە چێتە دەرەوە کە هەر لە دەرگاکە خواویزیم نەکرد و سەرەکە جگەرەکە لە پەنجەرەکە لەگرێتەوە ئەوەی کە بای 50 دیناری ئەم تەبعەش نییە خۆی جگەرەکە بای 50 دینار ڕەنگە ئەو تۆزەی مابێت ینی کەواتەمە پەروەردەیە کە تۆ هەر نەزانێ ئەمە خراپە و نەزانێ ئەمە بووینە و نەشزانی کە جگەرەکە خۆی چەندێ خراپە دانانی لەسەر ئەو پەنجەرەیە دا ئەوەندە خراپی دەکات کە بۆی هەیە هەر لێەوە ڤایرۆس و بەکتریایەک بۆ دروست بێ بۆ مەعیدە و ئەچپایلۆریەکت بۆ دروست بێت ئەوەنە دەستیان بۆ پەنجەرەدا ئەچپایلۆریەکت بۆ دروست بێ بە کۆرسێکی 3 مانگ 6 مانگی تەواو نەبێت بەڵام بەداخەوەمانەوە ئێمە ڕوحی پەروەردەکەمان زۆر باش و چاک و مەزبوط نییە کتێب و قسە زۆر هەیە لەسەر پەروەردە جەنابتان بیخوێنەوە بەس من دەمەوێت بەسەریعی بچمە ناو بابەتەکەەوە ئەو کتێبە کتێبێکی نایابە ئەڵێ پەروەردە پێویستی بە ئەزمون و پەروەردە والله من عجیبم لێ دێ و ئافرەتانی کە لەم مەجلیسان عاجز مەبن مناڵی دووەمت ئەبێت لە یەکەم باشتر بێت ئەگەر نە ئەزمونت وەرنەگرتو مناڵی سێم ئەبێت لە یەکەم و دووەم زۆر باشتر بێت تۆ بە من مەڵێ ئەمیشان هەر وەکو یەکەم و دووەم وڕکاویە ئاخر ئەمیشان هەر وەکو یەکەم و دووەم بەڵێت زۆر بۆ کردووە و داوتەتە دەمێەوە ئەمیشان هەر وەکو بۆ نمونە سێم و چوارم وایە کەواتە ئەمیشان وەکو پێویست شەڕ و ئاژاوەکەی بینی خۆت و باوکی چاک نەکردووە بۆیە ئەمیش سوێی بۆتەوە بۆیە ئەمیش کە دەڵێ بە باوکت دەڵێم یەکسەرێکی ئاوا دەستی ڕاوەشێنە و دەرگاکە پێوادە کەواتە ئەزمونە لە هەر کەسێک من ئەزمون لە تۆ وەرەگرم و مامۆستا بەڕێزانە ئەزانن لەم خولانە و منیش لەم جۆرە خولانە لە شار و مەملەکەتەکانی تر کە هەمانە جارە ئەزمون لە دایکێک وەرەگرین جارە ئەزمون لە برایەک وەرەگرین کە ومێ دەکەمەوە لەو جۆرە بن دێت نووسراوێکێنێ وەرەقەیەکێنە کاکتۆر پێشنیارەکەم ئەم شتانە جێبەجێکەن بۆم خولە زۆر باش پێشنیارەکەم سەردانی ئەم شوێنە بکرێ پێشنیارەکەم ئەم سرودە پیشانی منداڵەکان بدرێ پێشنیارەکەم دکتۆر ئەم ڤیدیۆیە من زۆر ئیسپادەم لێ کردو ئەم ڤیدیۆیە لە ڕێی تەلەڤیزیۆن و پیشانی مناڵەکانم داوە زۆر کاریگەری هەبووە بۆیە ئەزمونە هەوڵ بدەم ئەزمونەش لە هەموو کەسێک وەرگرە کابرایەکی ئینگلیزە فارسە ینی محمودی معەزەمیەک لەوە چێ لە ژیانتان نەتبینێ بەس ئەزمونێکی لێ وەرەگری مامۆستا محەممەدی خانێک لەوە چێ لە ژیانە بەس لە تەلەڤیزیۆن بینێ بەڵام ئەزمونێکی لێ وەرەگری بۆیە وەرگرتنی ئەزمون زۆر باش و چاک و مەزبوطە بە فلیمە تورکی وڵێ ئۆکرانی و نازانم هەموو ئەو فلیمە ئەژنەبیەکانیشەوە جاری وایە ئەزمونێکی زۆر باش و چاکی لێ وەردەگری کە بەداخەوە ئێمە کەمتر ئێمە ئیشی لەسەر دەگەن فێرگە و کۆمەڵگا اینجا چمە ناو بابەتەکە و فێرگە و کۆمەلگا بە کورت و مختصرم کتێبە ئەڵێ فێرگە چەند گرنگە کۆمەلگا ئەوەندە گرنگ و کرۆکی بابەتەکەم بۆ جەنابتان ئەوێ فێرگە بریتێ لە زانکۆ پەیمانگا دایانگا باخچە ئەمانە چەند گرنگە کۆمەلگا ئەوەندە گرنگە بە بەڵگەی چی دکتۆر مەسەن من پەیمانگا من باخچەیەکم هەیە تۆ 4 ساعت منداڵەکە دیتە من ئەی باشە خۆ 16 ساعت چەنێ 20 ساعت لەناو کۆمەلگایە کۆمەلگا ماڵی دایکێتی ماڵی خەسوویەتی ماڵی غەزوورێتی بۆیە دەبێ هەموو شتێک حسابی و کتابێکت بۆ کردبێت تکارێ دەکەم تەنها اعتیماد مەکەرە سەر ئەم خولە زۆر باشە چاکە بۆ ماوەی 4 ساعت بەس 20 ساعتەکە فۆرماتی مەکە ئێمەی مامۆستاکان و کە سەرپەرشتی ئەم پرۆژانەکە اینجا زانین کە شەممان یان یەکشەمان مناڵ دێتەوە چەند گێڕ گۆڕاوە 2-3 گێڕ فەرقی کردووە ئەو ژینگە و ئەو کۆمەلگایی کە لە سیتەکە یان لە مێرگەپانە یان ناو خزم و کەسوکارە یان لەو ژوور و مەکانی کە تایەتی بۆیە کتێبەکە بە کورت و مختصر دەڵێ فێرگە و کۆمەلگە دەتوانێت ژیان و گوزەرانت بگۆڕێ باش ئەیکەم بە دوو پەیام و هەرێکی چەند خولەکێک بۆ جەنابتان بەشێکی بۆ منداڵەکان بەشێکی بۆ دایک و باوک پەیامێکم هەیە بۆ دایک و باوکان یەکەم پەیام بۆ منداڵەکان منداڵ وەکو ئەم نەمامە وایە هەتا ڕەگەکەی باش داکوتی لە داهاتووە لێ مەترسە نە لە شەپۆل بترسە نە لە ڕەشەبا بترسە لێرەوە ڕێزم بۆ هەیە زانێت چێ دەڵم هەفتەی پێشوو دایکێکێ زوو تەلەفۆنم بۆ کا کچەکەی لە هەمەدانەوە وازام لە ئێرانە خوێنێت وتم وەزعی چۆن دکتۆر جان خەمیم نییە ئەزانم چۆنم دروست کردووە ڕاستشەکە 2 ساڵە 3 ساڵە لەوێ ئەخوێنێت کەلیمەی غەڵەتی نەبوو ڕۆژە نەهاتێتەوە بڵێ دایە کوڕێک نازام یەخەی گرتم فڵان لێ ڕۆژە نەهاتەوە بۆ نمونە کێشەی بۆ دروست بێ ڕۆژە نەهاتەوە بەزم و ڕەزمە ئیمتیحانی خۆی جوان پوختە مەزبوط کردووە هەمووسا هەر ڕەگەکەی چەند گرنگ و مویمە ئەها ئیش لەسەر ڕەگ بکەن عینەن دار وایە با قوڵ بێت با باش ئاو بدرێ با ژینگەیەکی زۆر باش و چاک و مەزبوط بێ با خۆری بەرکەوێت با چواردەور و مەزبوط و چاکە بۆیە ژینگەکە زۆر گرنگ و مویمە ئەو ژینگەیە بزانە بەچی پاسێکە یێنی بزانە بەچی تەکسیەکە یێنیت بزان لەگەڵ چی منداڵک ئێمەش دەزانین لێرە تێکەڵاوی کەی دەکەین بزان لای چی مامۆستایەکە بزانە ناو مامۆستاکانە چۆن بۆ چۆن نەبوو چی بووە و کە مامۆستایەکش بانگی کردی بۆ یەکێ لە پرسیارەکانێک سەری مەیکە بە تیارە مناڵی من ئەیبی نییە تۆزێ خۆتان بە خۆتانە بچنەوە ئێ باشە بە خۆمانە چینەوە
کابراوتنی قڕم ساغیان بەس جەنابیشت بە خۆتا بچۆرەوە ژینگەکەی تۆش باش نییە ژینگەکەی تۆش باش نییە چکۆم بە چای خۆم بینیمە کامێرەکە بۆ نمونە مەسەن نەک لێرە دوای نەڵێن بەزم و ڕزمە بەس لە شوێنێک تر ئەڵم دایەجا بینیمە سەی کامێرەکە دەسەبا بۆ عەورەتی خۆی بۆ عەورەتی منداڵەکان ئەم منداڵە شتێک هەیە یان باوکی جلێکی نیمچە ڕوت ئەکات و زۆر گوێ نادا یان ڕەنگە هەندێک تەلەڤیزۆن و فیلم و بەزم و ڕزم ببینێت یان هەندێک تەسەڕوفات و هەڵسوکەت یان تۆی دایک و باوک ئەڵێی نۆرمەڵە ماڵی خۆمە حەڵاڵە بەس بۆ ئەم مناڵە سەرەکەی نەبۆتە نۆرمەڵ بۆتە سیفەتێکی خراپ بۆیە سیفەتێکی تەسەڕوفاتێکی هەڵا و ڕەنگە تەفسیریشی نەبێ بۆ ئەوە بۆیە مەسەلەی ژینگە زۆر گرنگ و موهیمە بۆ منداڵ هەمیشە ژوورەکەی ڕیزەکەی شوێنی دانیشتنی ئەو منداڵی کە لە دواوە دادەنرێت لەگەڵ ئەو منداڵی لە پێشەوە سەرەکەوێت لە سیارە بە حەیاتی وەکو یەک نییە بە حەیاتی وەکو یەک نییە کە ڕەنگە من زۆر جار مناقەشە لەگەڵ خێزانیشمان بکەم با بێتە پێشەوە بۆ دەچێتە دوا نانە بوونی پێشەوەی ڕۆڵی قیادە دەبینێت ڕۆڵی سەرکردە دەبینێت شتەکان دەبینێت قسەکان دەبینێت ڕووداوەکان دەبینێت جاجار قسەی بۆ دەکەیت بەڵام بەستنەوەیەکی چاک و مەزبوط و کاتەکەی گونجاوێت کەواتە بۆ ناو سیارەیە کە چەند گرنگ و موهیمە لە چاو کاتی نان خواردن و تەرتیباتە لە چاو دانانیە لە چاو ژوورەکەی و لەئیلا شوێنی خەوتنەکەیە لە چاو هەموو شتەکانی ترە بۆیە ژینگە هەتا بتوانی گرنگ و موهیمە دوو بۆ منداڵ دەوروبەر زۆر گرنگە بەڕێزان دەوروبەر زۆر گرنگ و موهیمە جا دەوروبەر کاریگەری لەسەر دایک و باوک هەیە کاریگەری لەسەر منداڵیش هەیە پیاوەکان زۆر جار هەستان پێ کردووە ئافرەتەکانش هەستان پێ کردووە یعنی ئەڵێ کاکتۆر ئەم پیاوەی من بە حەیاتی ئەهلی جمێن نەبوو دەوروبەر کاریگەری دروست کردووە ئەڵێ دکتۆر 17 ساڵە زەواجم کردووە باوەڕ ناکەم لە ژیانمە دڵپیسیم لەم پیاوە نەبینەوە بەشێکی پەیوەندی بە دەوروبەرەوە بۆیە باوکی ئەزیز دایکی ئەزیز مناڵەکە داوە بە ئێمە مشوری ئەخۆین زۆر باشە و چاکە و هەوڵی لەگەڵا دێن بەس بۆ خۆشت گرنگە بۆ خۆت گرنگە ئاگار لە دەوروبەر بێ مناڵم تۆ زۆر قازانجەکەی دوکانێ بگۆڕی لەبەرەوەی چواردەورەکەت خراپ مناڵم تۆ زۆر قازانجەکەی دوکان و خانوویەک بگۆڕی یان گەڕەکێک بگۆڕی یان شوێنێ بگۆڕی یان شوقەیەک بگۆڕی زۆر گرنگ و موهیمە دەوروبەر زۆر گرنگ و موهیمە ئێمە ڕۆژانە هەستی پێ دەکەین بەداخەوە کە زۆر جار یعنی دایک و باوکە دایکەکان بە تایبەتی زیاتر هەستی پێ دەکەن پیاوێک بە ناوی ئەوەی کە ئەم شوێنە نامێ بیگۆڕم ژینگەکە نای گۆڕم لەبەرەوەی کرێ نادەم بە نزیکەی 150 هەزاری ئەڕوا شتێکە داتە باوکی شتێکە فڵاندا ئەم 200 هەزارەکە دووسبی کا بە 250 بچێتە خانوویەکی کرێ سەرەکەی زۆر موهیمە زووتر خۆی دەگرێ قەدری کرێچێتی ئەزانێ بیر لە پیشەیەکی ترەکاتەوە بیر لە فیشەیەکی ترەکاتەوە لە خۆی ببەستەیە بیر لەوە دەکاتەوە مشوری بخوات ئەدی قەت بدەن ئەو گەنجانەی کە سینگڵن لە مەجلیسە دانیشتون هەتا لای دایکی بێت محاوەلەی ژنێنان ناکە با ماوەی لە داخلی بێ بەتەنها با ماوەی تەماتەی سوورەکراو بخوا با ماوەیە دووسێ شوێنێ بکە بزانە چەند هەستی بوو من گەنجە بینم هەستی پێ دەکەم یعنی 6 ساڵ 7 ساڵ لە هەڵەبجە بوو لەگەڵ دایک و باوکە دوکانی هەبوو هەروی ژنیان موچی پێویستەکە و چی پێویستەکە خۆم توش کەم ئیشێکی دەستکەوت هاتە سلێمانی لێرە ماوەی لە داخلیمە هەمووی 6 مانگی پێ نەچوو دکتۆر وەزع شەڕ بەتەنها بەس بۆ خوا باشە ئێستاش دەبینمە بۆ خۆشەوی زستانەکەی سەختە سێ بەرمینەوت بەش ناکەوتم دە زۆر باشە مشوری خۆت بخۆ باوەز بکەین و گەشتە 6 مانگ 7 مانگ چووە ماڵ و حاڵی خۆ بزانە چەند گرنگە دەوروبەر زۆر گرنگە بۆیە دەوروبەر و خاڵی یەکەم کە مەسەلەی ژینگەکە بوو هەمیشە گرنگ و موهیمە و ئیشی لەسەر کەن کاری لەسەر بکەن بە جوانی و بە مەزبوطی خاڵێکی تر کە گرنگ و موهیمە بەڕێزان ئەویش بریتیە کە ئەمە کۆتا پەیام بۆ مناڵەکان و اینجا کە شتێک بۆ خۆتان وزە زۆر گرنگە بەڕێزان ئەمە قسەی زۆر لەسەرە کتێبی زۆر لەسەرە منداڵ و عایلە دەبێ وزەی هەبێت ڕەنگە من نەزانم وزەی جەنابتان چیە بەس بۆتان باسەکەم هەندێ وزە هەیە خواردن ئەیدا هەندێ وزە هەیە بۆ منداڵ خەوتن ئەیدا تۆ مناڵێ بۆ من مەنێرە کە وە کۆلە کفتە سعات 1 و 2 خەوتووە سعات 6 و 7 هەڵساوە ئەو منداڵە جوانانەی کە لێرە ئێستا ئەم شۆیان بۆ کردین و ئەم شتیان پیشانداین مەفروزە لە شەو ڕۆژەکان نزیکی 12 ساعت خەوتە بێتن بە گوێرەی تەمەنیان لەمان مناڵتە نزیکی 14 ساعت زەرورە مناڵێک لە 3 ساڵ 4 ساڵ کەمتر بێت بە نزیکەی بێ 16 ساعت خەوتە بێ لەبەرەوە کاتێک کە ئەم منداڵە وزەی نییە یان بە تووڕەبوون دەرێ بڕێت یان بە بێزاری دەرێ بڕێت یان بێتاقەتە بێت یان دێت لێرە بۆ مامۆستاکان سەرەکەی بەس بە حاڵ دەمە جوڵێنێ کار و چالاکی نییە شتەکان ناڵێتەوە بۆیە خاڵ لە خاڵەکان کە زۆر گرنگە لە پەروەردەکردنی مناڵە دەبێت مناڵ وزەی تیابێت پێکەنینی دایک و باوک وزەیە نان خواردنی باش وزەیە گفتوگۆی باش وزەیە لەم چەند ڕۆژەیە لە شوێنێک بووین خوددا شاهیدە دانیشت بووین لەگەڵ خێزانەوە بۆ کێشەیەکی ژن و مێردێک دەمەدەمیان بوو من جارێک ئاوە گەرمیانیانە تۆزێک دەنگم بەرزە کردەوە بۆی ئەوان تۆزە بێن تایم منداڵێکم هەیە 3 ساڵ و 4 ساڵە خوا شاهیدە کە تۆزە دەنگم بەرزە کردە و ئاهاتە باوشم و ئاوای لێ کردم و علاساس ئەمە چییە
بۆ دوای بە مەجلیسەکەش وتم دیقەتاندا مناڵەکەش هەستی کرد ئەم مناڵی من لا ئەبنۆرمەڵە ناتەبیعیە ئەم زمان بەرزکردنەوە و دەنگ بەرزکردنەوە ئاوا و جاگەرمیانیش بیت و تۆزێ ماوەی لە چەمچەماڵی ژیابەتی تۆزێ تند و ئاوا و تەرتیبات و بەزم و ڕزموانە دەستم ڕاوەشان ئاساز وامەکەن و ئاوا بکەن و ئەماگاتە تەلاق و ئەمە نابێ فڵانە و مناڵەکە هاتە باوەش وتون ئاوایە کرد و ئەگریا و بێتاقەت و ئەلاساز ئەمە چییە مۆزعات چییە من ئەم مۆزعام پێ قبوڵ نییە کاتە زۆر گرنگە ئەمە وزەیە مناڵە وزەیەکی نەرێنی وەرگرت ئەم مناڵە منەڵێم لەم ژینگەی ئاوا بێت دوای هەفتەیەک لای نۆرمەڵە بێتەوە بەس ئینجا ڕوا بە شتێکی ترێ ڕێژێ اینجا بە مناڵەکانی چواردەوری ڕێژێ اینجا بە ناخی خۆی ڕێژێ اینجا کەسێکی شەڕانی دەرەچێ اینجا ئەمە بۆرە بیکە بە مۆقیفێک بۆ جەنابەت بەردەوام سین و جیم بێ کاتە مناڵە وزەی وەرنەگرت بۆیە وزە زۆر گرنگ و مهمە کتێبێک هەیە بە ناوی کتێب نییە بەحسێکە باسی ئەوە کات کە 50 جۆر چالاکی هەوڵە دەین بۆ مناڵەکانی ئەو جێبەجێکەین و مامۆستاکانیش خوان هێوا شێوە زۆر جا بە خولیش بۆ ئەمانی باسی دەکەین بەڵام باسی ئەوە دەکات کە تۆ چۆن بتوانی وزە بۆ منداڵ بگێڕیتەوە دەیان جۆر چالاکی هەیە بڕۆن کتێبی لەسەر بخوێن و باسی لەسەر بخوێن و ئەگەر کرا لە داهاتووشتا زیاتر باسی دەکەین نەخێر بەعەکسەوە کتێبێکی تر هەیە بە ناوی 25 ڕێگا بۆ سوتاندنی وزەی مناڵ ئەوەی کاڵێت چی نازام چی لێ بکەم هەر بێزار نابێ ئەخرەوەی تۆڵێکی دەنچە یان بە ئایپاد وزەی لێ بڕێ هەردووکیان خراپ ئەوە وزەیەک بوو داتە مێشکی وزەیەک بوو هیچ ئیسفادەی نەکرد ئەم وزەیە دەبێت بەکاری بێنێ ئەوەی شەڕەلەقەکەی جاران بۆت بمرم چەند مهم بوو قادرمەکەی جاران مهم بوو سێ بازمانەدا و دایکمەوێت ڕۆڵە سمتە دەرەچێت نانەقەی ناکە شەڕە سەرینەکەی جاران سەرین هەبوو سەرینی کوردی لە بیرتانە ئیستا نەستە لە نەمووی لە بیرتان نییە سەرین کوردی هەبوو شەڕە تفەنگت پێ بکردایە ئاوا تەرتیباتە کردووە ئەوە گرنگتر و مهمتر بوو اینجا بۆ چاوشارکێ اینجا بۆ کڵاوێن اینجا بۆ دۆمینا اینجا بۆ ژوور و بەزم و ڕەزم اینجا بۆ ئەوەی کە لەم چەند ڕۆژە لە شوێنێک باسمە کرد ئەموو مناڵێکمێ سیاری زۆرە و با هەر مناڵش بەهامسە سیاری زۆرە ئەموو جارانی سیفۆنمان کۆ کردەوە سەرە سیفۆن سەرە ساردی نازانم ئەوانی کە خۆم ئاسا تۆزە تەمەنن کۆ کرایەوە تایی پێ دروستە کرا بەتەر اینجا کە سیارەکە دروستە کرا و بە شیشێکش اینجا جا چی تامێکی هەبوو مامە لەو جادە لێتە خوڕی ئەتوت لیکسزت پێ ئاوا پۆزە پێوە لێدا و مناڵەکان بە زمانی ئیستاهاتن سێڵفیان نەگەڵا کرد و تۆزە سێریانە کرد و تۆزی ئەدایە دەستی و علاساس ئاوایەکی کرد و جا بێنە هی خۆمە دیسان ئەدبردە و تەرتیبات لیکسزی چی و تاهووی چی و وەنەوشەی چی بەس ئەوە لەگەڵیا جوود و تاقە و بێرن ئینێرجی بزەبەت ئینگلیز واڵێ کە ئەم بابەتەم بۆ جەنابتان حازر کرد زۆر بابەتم لەسەر خوێندەوە بزەبەت ئینگلیز باسیەوە دەکات ئەم موزەیە دەبێت بسووتێنرێ ئەم موزەیە نەسووتێنرێت بە تووڕەبوون دەبێت بە بێتاقەتی ئەبێ بە ناڕەحەتی ئەبێ جا ئەم موزەیەڵێ چی گیانم بە خەسوومە ئەیدەمە ئەو هەتا دوو نایەمەوە بۆ خۆی ئەو نەخەسووش چی کردووە خەسووش یان هەری کاتە دەمێەوە هەر حەپەتەپۆلەی کردووە یان ئایپادەکەدا دەسی یان تەلڤیزۆندادە ینی خەسوو دانیشێت نوکتەی بۆ بگێڕێتەوە خەسوو تاقەتی هەیە ئەحوەلی بۆ بگێڕێتەوە خەسوو تاقەتی هەیە بۆ نمونە کەرهەچەی پێ بکا بڵێ وەرە سەر شانم ئەو خۆی ئینزلاقێتی بە سێ گێڕە ڕوا قوڕ بەسەر متوانێت بکاتە سەر کۆڵ و تەرتیباتی بۆ بکا مناڵەکە بە دڵنیایەوە نایکات دایەنێ کەواتە زۆر گرنگ و مهمە مناڵ دەبێت وزەکەی بسووتێنرێ بەڵام ئەوە ئەکرێ لە سیمینارە ئەکرێ هەر لە تەلەڤیزۆنی سەدا لە داهاتوێمە بە زنجیرێک بابەت باسیەوە بکەین چۆن وزەی منداڵ دەسووتێنرێت بەڵام دەیسووتێنم بە پۆزەتیڤ ئەگەڕێتەوە نەک بە نێگەتیڤ ئەگەر نا مناڵ بکە دەرەوە دوو لە ڕووجەنابەت لێمە پرسەر هەر وزەکەیە دەسووتێ بەس دەبێ بزانم چۆن ئەم وزەی دەسووتێنی بە جوانی و بە مەزبوطی و ئیشی لەسەرکەی کاری لەسەرکەی بۆیە هەمیشە مناڵ وزەی زۆر پێ ئافرم بۆ دایک و باوکەی هەستی کردو منداڵەکەی وزەی پێ بەڵام بەوە نا دانیشە بۆت بێم سەرپانەکەمەوە یاخر بە دایکشیت ئاوات قوڕم بەسەر بۆیە ئاوا نوزەت لێ بڕی وەکۆڵە هیچ داهێنانێکی نەبوو بۆیە شەشی عدادێ بوو تۆ هێنات خوێندنەکەشی پێتاو نەکرا شەشی عدادەکەشی پێتاو نەکرا کە خەفەتمە لەم چەند ڕۆژە لەگەڵ ژنومێردێکا دانیشتمەڵێ وەڵای وعدیشمان و پێنج تاوکە بەڵام ئەمەنە چاوی لە زەگرۆتی هیچ تیا بەسەر نییە تۆ خوێندن تەواوی چی لە مەسەلا گەڕۆتی بۆ ماوەی 6 مانگ 5 مانگ مهلەیەکی نەدام و کۆڵی ئۆفەرێکی نەدا پێ بکە پۆلی 12 ئامادەگە تاوم کاتە وزێ بۆیە ئەمە ئێستا تااقەتی کتێب خوێندنەوەی نییە کە لە مەجلیسەکە باسم گوتی لەکوێ تااقەتم هەیە ئێستا تااقەتی بڕوانامەیەکی تری نیە ئێستا تااقەتی قیرائاتێکی نیە ئێستا تااقەتی خولێکی بڵێ خولێکی بۆ نمونە فەرمودا هەیە بڕۆ مەسەن لە نووری حکمە بیخوێنە تااقەتی نییە بۆ لە بەرەوەی کە وزەکەی بە فیڕۆدرا ئەمە بۆ گەورە وایە چ جاوی بۆ بچکۆلەکانی زۆر بە ئاسانی وە کاریگەری بۆیە جۆرە یاریکردنەکان ڕەنگە وزە بێ ئافرم بۆ دایک و باوکەی ژوورێکت داناوە مەڵێ ژوورەکە تێک نەدەی ئافرم بۆ دایک و باوکەی ئامێرێکی مۆسیقەیە
چوونە ماڵێک ئەوە لە جارێتی لە شوێنی گەڕم چوومە ماڵێک دەفێکی ئاوی سەسێ باوکی کەس مناڵەکان بە تەمای چاوش دەرکە ئەوی دکتۆر بۆ چاوشە شەوان بۆ خۆمان ئاوا دەک هەرایەکەی چی لە مەسەلە کوڕ جارانی ئەمە مەسی نەبوو مامە بەس مەسی نابوو ناشکری نەبێ یان مەسینان من مەنجەڵ هەبوو بەڵام ئێستا کێکە دەفێک هەیە بۆ وزەیە زۆر باشە ئەڵێ دکتۆر کردە گاتای دکتۆر ماوەیە مەولانا سەڵیەڵێن بەخوا لە پڕێکینە عەزیز وەیسی لە پڕێکینە نووری گەرمیانی لە پڕێکینە سرودێ تەرتیباتێ لە پڕێکینە شعرێ تەرتیبات مناڵ سەعاتێ 2 سەعات وزەیەکی بەکارهێناوە و جەوێکی بۆ دروست کردووە ئیجامە بڕۆ بۆ مۆسیقایەک بڕۆ بۆ ئامێرێکی بۆ نمونە کەمانچێک بۆ ماڵێک بڕۆ بۆ شمشاڵێک بڕۆ بۆ سایز و تەرتیبات و تەرتیب مەزبوطێک بڕۆ بۆ ماڵ و خانوادەیەک سەرەکەی 4-5 جۆر یاری هەیە بڕۆ بۆ ماڵێک لە قاتی سەرەوە سەرەکەی لە بەیتونەکە یارێکی داناوە ئەم مناڵە لە بەشەقی تێڵ ئەڵە مەمە چی وەڵا باوکی بە شەق لە مادە ناخە تخواوە عەقڵە بەڵێ تۆ قەینا باوکت بیعقڵ کردووە بەس مناڵەکەی بیعقڵ مەکە بە قوربان ئەو چاوت بوو چکە ئەم شەق و تەرتیباتە وزە بە فیرۆدانە وەڵڵا مێڵەم زوو پیاوەکە تووڕە بڕە چی بۆ ناچیتە سەروانێ شەق بوەشێنی با بڕۆ لەسەرەوە شەق بوەشێنێ دێتە خوارەوە وزەی ئیسراحەت کردووە بەس بەشی نان و چایەکەی تیاماوە چونکە وزەت دەبێ بە فیرۆ بچێت بە هەموو بەم مناڵەشەوە بەم منداڵەشەوە کە وزەیەکی تێدایە چالاکە و نەشاتە و دەبێت وازی لەبێنە دایجان باوزەکەی بەکاربێنێ مەزبوط و چاک بۆیە ئەوە زۆر گرنگ و مهمەوە کتێب هەیە هایری ئینەرجی فوت تەنانەت خواردن ڕۆڵی هەیە لە وزەیە بەڵێ ڕۆڵی هەیەوە کرێ لە جاهاتووە لە محاضرێکا بوو هەندێک خواردن هەیە تایبەت بۆ منداڵ پڕوزەیە هەندێک خواردن هەیە پڕوزەیە بزانن چی جۆرە خواردنێکە دەن بە مناڵ ئەشێت جەنابەت حەزت لە کفتە بێ بەس کفتە چی وزەیەکەدا بە مناڵ لە چاو هەندێشتی تراکە گرنگ و مهمە ئەشێت هەندێشتی تر بابەتێکی ترکە بۆ نمونە مەسەرەن بادەمێک ئەیدەی بە منداڵێک ڕەنگە بەقەت شلۆ برنجێک سفادەی زیاتر لێ بکە نەخێر بۆ نمونە کێکێک کە دروست کردو هەندێک کونجیت کردوتە سەری ڕەنگە بەقەت یاپراخێکی جەنابەت بۆ نمونە منداڵەکەی سفادەی لێ کردوێت کەواتە بە دوای وزەکەیە بگەڕن بزانە وزەکەی چۆنە و چۆن ئەتوانی وزەیەکی باش و چاک و مەزبوطی بدەی بۆی بتوانی تەنانەت ئەڵێ وزە هەندێکیان هەیە وزەی پێدات ئەوە هەندێک خواردن هەیە وزە ئەدا هەندێک خواردن هەیە بنیادی دروستەکە هەندێک خواردن هەیە مەناعی دروستەکە ئەوە لە داهاتوۆی ئینشاڵڵا خوای گەورە تەمەنی دا باسی دەکەین سێ جۆر خواردنەکان بۆ منداڵ کراوەتە سێ جۆرەوە هەندێکیان وزەیە ئەوە بەنزینە هەندێکیان گەشونمای دەکاتە وەکو کارەباکەی وایە هەندێکیان دەیپارێزێ وەکو کۆیلەکان وایە کۆیلە یان ئەداپتەرێکە یان بۆ نمونە شتێکی لەو بابەتەیەکە ئەگەر شۆرتێک بکە یەکسەری بۆ نمونە لەسەر پاترێکە ئەو فیوزە ئەسووتێت بەڵام سیارەکە ناچوتێت پارچەکەی ناچوتێت بزدەبت ئەمەش لە منداڵە هەیەوە ئومێ دەکەم ئینشاڵڵا سوود و قازانجی بۆ جەنابتان هەبێ باش پەیامی کۆتایی بۆ جەنابتان ئەزیزان بریتیە لەوەی هەمومان خێزانمان خۆشە کەس نییە خێزانی خۆش نەوێ هەمووشمان بۆیە خێزانمان دروست کردووە بێ بیسەربێنین ئاخر بۆیە خێزانمان دروست کردووە بۆی خێزانمان خۆشە خوشکان و برایان کە لە مەجلیسن هیچی لە برسا شووی نەکردو ژنی نێناو ئەم پەیامە بێ بە ژن و پیا و بگات هیچمان لە ماڵ دەرنەکراوین ئەتوانم بڵێم زۆرینەمان 99مان هیچمان لە ماڵەوە لێمان بێزار نەبوونە ئەگەر ژنمان بۆ هێنراوە یان شوو کراوە بەڵام ویستراوە ماڵێکی تر دروست کرێت ویستراوە بەس ئەو ماڵە دەبێت زۆر خۆشەویست بێ لە لامان 5-6 پەیام زۆر بە جوانی و مەزبوطی ئەگەر جێبەجێکین دەتوانین خۆمان بە جوانی و مەزبوطی ئەویش بریتیە لە وزەی وشە ئایا وشە هیچ ئەتوانێت لە ژیانی ژن و مێردایەتی بگۆڕێ بۆیە ئەم 5-6 خاڵە بۆ ژن و مێردەکانە پەیوەندی زۆر بە منداڵەکانەوە نییە هەوڵ بدەن بە جوانی و بە مەزبوطی ئیشی لەسەر بکەن کاری لەسەر بکەن چەند خاڵێکە هەر پیاوێک هەر ژنێک لەم مەجلیسە و دوای لەم ڤیدیۆشەوە سەیرمانەکە بیبینە ئایا ڕەبتی بە تۆوە هەیەیان نە یەک پەیامی یەکەم وشەی تۆ قورسە لەسەر دڵی بەرامبەر تۆ هەر وای تۆ هەر فێر نابیت تۆ هەر هیچت یا بەسەر نییە تۆ هەر ئاوا دڵپیسیت تۆ هەر ئاوا موغەنەتیت تۆ فڵان ئەڵە بیکە چی بیکە جێناوی من هەناسەکەم ئەزیزەکەم من ئەم شتم پێ ناخۆش نەشم و تۆوتت بەس من ئەم شتم پێ ناخۆشە خۆم ئەشێ بۆ یەکێکی تر خراپ نەبێت بەس من ئەم شتم پێ ناخۆش من پێم ناخۆشە بەبێ بڕیاری هەردووکمان وعد و بەڵێن درابێ بۆ میوانداری تکایە باوانەکەی من پێم ناخۆشە بێمەوە بۆ ماڵ و میوانە بێ بڵێ سوپرایزی چی جەڵدە
نانا پێشوەخت با من بزانم چی ئەگوزەرێ و چۆن ئەگوزەرێ و کێ دێ بۆ ماڵەکەم با هەردووکمان بڕیار بدەین ئەشێ من دووشەمە سەعاتێ بە دیارێنەوە دانیشم ماڵ خەسوو بەڵام ئەگەر بیکەم بە چوارشەمە تا نیوە شەو هیچ عیبم نییە و ئیشم نییە و کارم نییە و بەجیان نایڵم و منیش ئەحراج نابم ئەوانش ئەحراج نابن کەواتە خاڵی یەکەم زۆر گرنگە وشەی من زۆر لە عایلەکانە بینین من شادەدارم من جوانم جاوەگەر هەنێشتی تۆزێ بێمانای تێ بکەوێ مامۆستا چی داخوازیم زۆر بوو من ئەین بەردەوام نیکی کەریمی بوو سیان ئەڕۆژ سیان ئەچوو بەخوا لەم دوایە دایکم بێزار بوو زوو دەرگای داخست ئەویت بمەکەنەوە نەوەگەینە عینەت ئاک خوایە جاوەرە زاواتە جەڵدە لێی نەدا عکسەکەشی ڕاستە بۆ ئافرەتێک نیوەی زانکۆ مەسن مەمنونی من بوو من زانکۆ ماوەیە کرد ئەڵقەمە کردە دەستم وت با خەڵک لێم بێزار بێ ڕۆژ نەبوو کچ پێم نەڵێ تۆ هایسەم یوسفی تۆ چیت غەزەب بۆیە خاڵی یەکەم خاڵێکی زۆر خراپە بڕۆ هەموو منەکان هەوڵ بدە بیکەین بەوەی کە کەم تا زۆر وازی لێ بێنە منەکان بە دیوێکی باش و چاکە تۆیەکان باوە خراپ نەبێت منەکان با بە ئوستوبێکی جوان و باش و مەزبوط بڵێن دوو تاوانبارکردن و هێرش لە هەموو ماڵ و خانەوادەیەکە خراپ بەڕێزان کەس حەزی لە هێرش نییە تاوانبارکردن بۆ هەموو شتێک خراپ هەموو کەسێک پێ ڕەفزە بەڕێزێک باوکێک پیاوێکڵە چی کاکتۆر ئەم خێزانی من قەت باش نابێت ئەخر بە ئوستوبی تاوانبارکردن و هێرش بەکارێنیت عایدی ئێوە هەر نەخوێنەوارن خانوادەی ئێوە هەر ئاوا تۆز هیچتان تیا بەسەر نییە براکانش و خوشەکانش تر ئاوا ماڵیان لێ شێواوە چۆن تۆتەوە ماڵم لێ بشێوێن بۆیە تاوانبارکردن و هێرش هەڵەیەکی زۆر گەورەی جام تاوانبارکردن و هێرشە بەوەی کە زۆر جار ئەیبینی ئەڵێ خەتای باوکێتی وای لێ کردووە باش دایەجان بۆ خەتای تۆ نەبێ باوکی لە شەو ڕۆژەکە 2 ساعت 3 ساعت مناڵی لایە ئەی هەژدەکەی تر ئەی شانزەکەی تر بۆ لەم چەند ڕۆژیا بەڕێزەکە لە چی خەتای خەسوومە بۆ دایەجان وڵام من مامۆستا وتم زۆر باشە 8 مناڵەکان بەجێڵی 12:30 دەیتەوە چەند ساعت 3 و 4 ساعت ئێوتم نەم 3 4 ساعت ئەو پەڕی نیم ساعت ساعت و نیەک لەگەڵ خەسووتە یعنی ئەم خەسوو ئەوەنە موهیمە ئەگەر وای با بێنین بۆ خولەکانی گوڵەکانی ژیارەگەرە منە موهیمە ماشەڵا بە نیو ساعت دەتوارێت کاریگەری 16 ساعتێ وەڵای کۆرسێکی بۆ کەم و مانگانێ باشی بۆ بڕمە بۆ خەسوو ئەگەر ئەوەنە موهیم و گرنگ بنانەوە لاوازی و زەعیفی ئەمێ بۆیە هەوڵ بدە کات تایبەت کە بە قسەکردن بە تاوانبارکردن نا تۆ باش نابیت تۆ چاک نابیت هەوڵ بدە کاتێک دابنێن بۆ قسەکردن و بۆ گفتوگۆ جار لەگەڵ منداڵتە لەگەڵ مامۆستایە لەگەڵ دایک و باوکە لەگەڵ خەسوو غەزورە لەگەڵ شوبرایە ئەمە تقریبا ئەم گفتوگۆیە تۆزێکەم بۆ تۆ بۆیە هەستەکەم تووشی کێشە و ناڕەحەتیە بین سێ بێدەنگی خراپ وەرن لە براتانی وەرگرن من لە دڵسۆزی پێتانەڵێم بێدەنگی خراپ هەڵە کاکتۆر هیچ ناڵێ بەس لە پڕێکا تەقێتەوەڵە تا ئێرەم هاتووە تا ئێرە و بەسە یعنی تا سێبەردەکە هاتووە هیچ قسەی نەکردووە ئەخ بۆ قسەت نەکرد ئیجاجات تەتە ئەتە کورە قونجرکێت کورە جاجار شتێک کورە هەڕەشەیە کورە بێتاقەتیە کورە قەینا شتێک ئەو بێدەنگی خراپ من لەگەڵ بێدەنگیانیم پیاو هەیە متە مت بەس کە بتەقێتەوە بە دۆ دۆشا و بە ئەژدا دوابەوە ناکە با قوربان من ئەم کەیسانە زۆرە بینم یعنی ئەڵێ چی نازانم لە کوێوە دەست پێ بکەم براچی فایدی لایە ئەم هەمووە پڕە ئەی باشە بەسەر شتێکە لێڵە دایکشت وا ئافرەت پیاوەکە بەرچاوی نەڵێ باشە بۆ بە منت نەوت یخە هەناستەکەم بۆ بە منت نەوت ئەو پێمە و دایجان تۆ بۆت نییە تەداخولی ماڵی من بکەیت بۆ بە منت نەوت ئەگەر مادامە خوشکەم هەموو جارێت چینێ بە تۆکە پێمت بوو تا من خۆمم زانی ئەسڵ نەمێژت کاتێک بێت کاتێک باتای کە خۆم لە ماڵ بوومایە بۆ بە منت نەوت وەڵام من توزانم ئەو شتت فرۆشتووە لە بەرەوەی ئەو خوشکەم پێتی تۆ ئەڵەی جنۆکەیت ئەڵەی نازانم چیت ئەوە لە لەنگە کڕی تەسیانی بەدووە ئەمش ڕێک چووە فرۆشتوێتی بە نیوە قیمەت فرۆشێتی کراسەکەشی عەزیە و بارکە بووە عەقڵ کاتە خاڵی سێم پەیامی سێم بێدەنگی خراپ بۆ مناڵیش خراپە بەڕێزان مناڵ پێویستی بە قسەیە مناڵ پێویستی بە قسێ باوەڕتان بێ ئەم منداڵانە کە دێتەوە بۆ ماڵەوە میوتی مەکەن پێویستی ئێمە خۆمان لێرە هەستی پێ دەکەین مامۆستا هێستەکەی پڕە خواتە بڵێ کێ قساکە سەرەکە هەمووی دەست بەرزەکاتەوە کلیکی لەسەرکە بەس بەو مەرجەی دایک و باوکێکی سامت نەبێ هەمان یان لێرە من لە شوێنی تر هەمە دایک و باوکم کە دوانووە کە بانگمان کردووە توێژەرێکم لەگەڵاوتی کاکتۆ چیت هەست پێ کردتم من هەستم بە شتێک بزانام تۆش وایەوتی چی بوو دوای سەرم کرد هەردووکمان هەستمان پێ کرد دایکەکە و باوکەکە شخصێتێکی سامی تێ طبعا مناڵەکە سامی تە دەرەچێ بێدەنگ دەرەچێ نە دەست هەڵە بڕێ نە بەشداریەکە نە مشارەکە باوکەوتی هاتون بێرە فەرمووش چیتانێ ئێوەتمان هیچ خۆ قابلە محاسبەت ناکەین هاتووی بزانین جەنابەت چیڵێ ئێمە چیڵێن کەواتە شخصێتێکی سامیتە زۆر باش و چاک و مەزبوط نییە چوار پەیوەندی بڕین خراپ
لە خێزان و خانوادەکان لەم خولەوە بابە خێرزان و خان باوکە برا بەڕێز دەکەم پەیوەندی بڕین خراپە لەگەڵ دایک لەگەڵ باوک لەگەڵ خوشک لەگەڵ برا وڵی زۆرم پێ ناخۆشە کەسێک لە تەلەڤیزۆنی بانگوازیان لە تەلەڤیزیۆن سەدا ڕقەمی من وەرگێ کاکتووە خێرتەگا کوڕێکم هەیە 8 ساڵە ژن و ماڵ و خێزانی دروست کردو 6 ساڵە قسەم لەگەڵا ناکە زۆر گوێگری توە یان زۆر معجیبی بە جەنابتە بەشم قسەی لەگەڵا بکەی خێرتەگا بینم لەگەڵا باش بێت و دایکەکە هیچم لێ نایە بەسەر ئەوە جاجا سەلامێکم لێ بکە نازانی بگیری نازانی بدەی بە هەردوو کۆڵە بە هەردوو چەپۆک بدەی بەسەر خۆتە دایکێک لە 60ەکان نابێت تەمەنی بەرەو 60 و 70کان بچێت و لە لێواری مەرگە هەر دقە و ساعاتێک بڵێن تەلەفۆن بکەم بڵێن وەرە لە ئایسیوە بۆیە دابڕان پەیوەندی دابڕین لە بینی ژن و مێردە پەیوەندی دابڕین لەگەڵ منداڵەکانە پەیوەندی دابڕین لەگەڵ ماڵ و مام و خاڵە نانە خاڵ تامی خۆی هەیە مام تامی خۆی هەیە پور تامی خۆی هەیە ئامۆزا و پورزاش تامی خۆی هەیە بە هەموو خراپیەکانیانەوە بەلایانی کەم و هەرێکە شتێکی لە فێر دەبێت بەڵام بۆ مەرجەی تۆ جەنابەت ئیشی لەسەرکەی کاری لەسەرکەی بۆیە هەمیشە دەبێت لە ڕوە ئاوێنەکەیەوە سیرکەین تۆ خۆ چۆن حەزەکەی خەڵک بینی لەگەڵ تا باش بێ خەڵکش بە دڵنیاییەوە حەز دەکات پەیوەندیەکانت لەگەڵ یا باش و چاک و مەزبوط بێ بەرەو کۆتاکانە چین گارەگار هەولێری وا دەڵێت ها بۆڵە بۆڵ باردەوام خێرم نەبینی ئەی خێرە نەبینی چوار مناڵە بەچی خستۆتەوەی قوڕم ساخ وەخەیم نەکرد ئەی سارە و خان و بەزمڕۆزم بەچی وەخەیت نەکرد نانە ئیسراحەتم نەخوارد ئەی تۆ خۆ پێنجشەمە و جومعەی لێ دەرچێ بۆ کۆڵە بەردەوام لە سیتەک و مێرگەپان خەریکی چ زوو بزیت و وە کۆڵێ دایسێ دەی هاین بۆ نانێکی تێرت نەخوارد خراپ ئەم حاڵەتە زۆرە بینی ئەمە پێش ئێوە بە خۆمەڵێ نادات پەروەریە بەرامبەر بە ژن بەرامبەر بە پیاو هەردوو لا بۆی کەس نەیباتە سەرخۆی و بەرامبەر بە ماڵی خەس و غەزوریش و ماڵی بەرامبەر بە چۆ بەرامبەر بە ئێمەش ئەیشی بینن مامەساکان ساڵێکە لێرێ زۆر ئیسفادەی نەکرد ئەی چی بیکەم بە عەلامە بیکەم بە کۆچەربیرکار هەر ئەوە نە یعنی زۆر باشە هەر نەمهێشت بێ خراپ نەبێت گرنگە هەر نەمهێشت بێت خراپ نەبێت و بەلایانی کەمەوە لە سعات 8ەوە تا 2 من نەمهێشت بێ ئایپاد بەکار بێنێت تۆ بێ مەمنون بی مۆبایل و ئەنتەرنێت بەکار نێنێت تۆ بێ مەمنون بی و بە درێژایی 6 سعات چاوی عدەسەی چاوی سەیری شاشەی نەکرد بێت کاتە تۆ بێ مەمنون بی کاتە لە مایەکە من نزیکی 250 سعات مناڵی تۆ چاوی تۆم چاوی مناڵەکەی تۆم دوورخستۆ لە شاشە لە سکرین اینجا بە درێژایی ساڵەکە بزانە چەند هەزار سعات مناڵم تۆ دوورخستۆتەوە لە سکرین اینجا بزانە چەند قازانجە بڕۆ بۆ هەموو شتەکانی تر بۆیە بەڕاستی هەڵێکی هەوڵی تێگەشتن لە یەکتری باش و چاک و مەزبوطە ئەگەر نا بە بۆڵە بۆڵکردن و بە گرەیکردن بە کەڵک نایەوە ناتوانانی سفادەی لێ بکەین بۆیە بە کورت و مختصر ئەوەی کە گرنگ و مویمە قسەی نەگونجاو و پەیامی نەگونجاو بیرکردنەوەی نەگونجاو بەڕاستی هیچ ڕێزێکی تێدانی هیچ ئیسفادەی لێ ناکرد ئەوەی کە گرنگ و مویمە بۆ ئێمە بتوانین قسەیەکی زۆر باش و چاک و مەزبوط کۆتا قسە و خدا حافیزی و میزەڵێ take to the home و کۆڵێ بیکە گیرفانتەوە بیبەرەوە بۆ ماڵۆ لەگەڵ خۆتاویش ئەوەیە نمونەی زۆر هەیە کە ئەگەر خۆشتان نازانن دوای پێمان بڵێن ئێمە بە کتێب هەر لە گروپەکە بە جددیی نێرین تعبیری زۆر بە قوت و کۆڵێ بەردەکا بە ئاو مامە هەنێ تعبیری ڕۆمانسی مامۆستا لێ زانێت کامر تۆش لێ زانێنێ تعبیری ڕۆمانسی و تەرتیبات و مەزبوط و ئەوانە بە هەمومانەوە بە جددی خۆ من لێت ناشارمەوە خوشکان بران زۆر احتیادیانی بەڕێزەکە وڵای دوتو هەر بە درێژایی تەمەنم لە ناو ئیش و کار و کاسبیا بوومە بۆیە تعبیر و ئوستوب و شێواز و قسەکان زۆر گرنگ و مهمە ئەوەی کە لەگەڵ خەسوو لەگەڵ غەزوو لەگەڵ خێزانتە لەگەڵ مناڵەکانتە بەکارێنی بۆیە ئێمە دەڵێن زۆر جا دەڵێن مطالعەی سیرە بکە بەش وە کۆلە چیرۆک بخوێنەرەوە ژیانی پێغەمبەران بخوێنەوە ژیانی هاوسەران بخوێنەرەوە کە زۆر جار باسمان کردو بێتان بۆ ئەوە باسمان کردو بۆ ئەگەر لە مەجلیسێکا پیان وتی کێت خۆشەوە یان بۆ نمونە فڵانە زۆر لات نۆرمەڵە بڵێ خێزانم پرسیاری دووەمەگە وتیان کێیتر بڵێ غەزوورم نەک بڵێ من زاوەڕێوی نیم ئێ باشە زاوەڕێوی نەبی سەقەت ئێخۆمە فەرموودەیە بەخوا قەسەمانەوە تۆی شارەزانیت بۆیە نایخوێنیتەوە بۆیە دەبێت زۆر ئاگداربی وریابی هەمیشە تعبیرەکان وشەکان دەتوانی زۆر بە جوانی بۆ مەزوو هەست بە کامەرانی دەکەم کاتێک تۆ دەبینم بۆ بمرم هەست بە دڵتەنگی دەکەم کاتێک کە هەڵدەستیت و لە تۆ دوورەکەم و لە ماڵ دەرەچم ئەی کوڵێنێ هەست بە هاندان دەکەم کاتێک دەتبینم هەراسان دەبم کاتێکە لە ماڵ نەبم و بۆ لە ماڵنان نەخۆم زۆرم بە دڵە کاتێک دەتبینم بۆ خێزان بۆ منداڵەکان هەست بە تووڕێی دەکەم کاتێک فلان هەم تعبیرانە ئوستوبانە بە شێوەیەکی ئەرێنی هەست دەکەم تۆ هیچ گرنگیەکم پێ نادێت کاتێک دەتبینم قەیچێکە هەر باشم تعبیرانت بۆ خۆی وزەیەکە توانایەکە یعنی من بە گرنگی پێدانەکانی جەنابێت هەستی پێ دەکەم ئەوەی کە خوشێکەڵێت چی دکتۆر
مەخڵەمەی بۆ بکە مقابلاتی بۆ بکە کورە بەسبوسەی بۆ بکە سەکسوسەی بۆ بکە کورە تەپولەی بۆ بکە هیچ ئەڵێ ئەمە چی ئەم بەزمە چیە ئێ باشم بەزمەکەواتەوە خراپ ئەوە هەست بە گرنگیدان ناکەی بە چواردەور و هەڵەیەکی زۆر گەورەیە بۆیە تعبیرەکان و شێوازەکان و ئوستوبەکان بیکەن بە تعبیرێکی زۆر ئەرێنیانە کە ئومێد دەکەم ئینشاڵڵا هەر بتوانین محازەرەی لەسەر بکەین ینی من ئامادەم بگوازمەوە بۆ شارێکی تر ئەگەر کارەکەت ئەوە بخوازێت ئەو تعبیرە دەیکەم بە کۆتا قسە و خواحافیزی جارێک ژنمێردێک دانیشت مەڵێ کاکتۆر بە حەیاتی لە بیرم ناچێ پیاوەکە تۆزێک بێتاقەتەوە تۆزێک شتێکی بۆ دروست بۆ بە ژنەکاڵێ ئینجا من پشتی دەگرم و پشتی نادەم لەبەر ڕۆژگارێکە بوو لەبەر زانکۆکەم ماڵی گواستەوە چکە تەلەبەی زانکۆی لای ئەم تاوا کردووە و لە شوێنێک بووم لە گەڕەکێکیش وەکو پێویست نەبوو لە شوێنێک ئیشێکم دەستکە و باوتەعیناتێک و باسی 2000ەکانەکەم ئەڵێ ماڵی گواستەوە بۆ ئەوێ وتی کێشە نییە من بە دوو پاسێک ئەڕۆم بەس با تۆ نزیکی دەوامەکەت بێ ئەوە خۆشی دانیشتووە هەتا مردن ئەو مووقیفانم پیر ناچێت چەند خۆشە ژن و پیاو ئاوە بە هەڵوێز بێت بە تعبیر بێت بە ئوستوب بێت بە قسە بێت ئەمانە وزە دروست دەکات هەم پیاوەکە هەم ژنەکە و بە دڵنیایی و منداڵەکانیش ئەم تەجروبانەمان لێ وەردەگرن سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان سوپاس بۆ متمانەی جەنابتان ومێ دەکەین بە هەمومانە بتوانین پەروەردەیەکی باش و تەندروست هەم خۆمان خۆشبەخت بین هەم منداڵەکانمان خۆشبەخت بن سوپاسانەکەم دەستان خۆش بێت